پێکیان پێکهێناوە و خۆراک بۆ ئاژەڵە بێلانانە دەدەن کە هیچ خواردنێکیان دەست ناکەوێت. ئەو چەند کەسە ماوەی زیاتر لە 5 مانگە بە شێوەی خۆبەخش خۆراک بۆ ئاژەڵانی بێلانە دادەنێن و ئەو خۆراک و پێداویستیانەشی دابینی دەکەن لەسەر گیرفانی خۆیان و ئەرکی خۆیانە. هاتوونێتە دەرەوەی سەنتەری شاری سلێمانی. ئێرە ینی لە پشتی منەوە گروپێکی ینی خۆبەخشی خێرخوازی هەیە. نزیکەی 6 مانگە گروپە دامەزراون. کاریان دانانی خواردن و ئاوە بۆ ئاژەڵانی ینی بەرەڵاو ئەو ئاژەڵانەی کە لە دەرەوەی شاری سلێمانین و بە تایبەتی لەم ساڵکە پێویستێکی زۆریان بە ئاو خواردن هەیە بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرما هەروەها وشکە ساڵی. ئێستا ئەوەی کە لە پشتمۆ دەبینن ئەو ڕێکخراوە کۆمەڵێک خواردن و ئاوی هێناوە لێرە دایدەنێن. ئەوان دەڵێن دڵسۆزی و خۆشەویستیان بۆ ئاژەڵەکان وای کردووە لە هەفتەیەکدا 2 ڕۆژ خواردن و ئاویان بۆ دابنێن. تەنانەت ئاژەڵەکان وایان لە هاتووە بە خۆشەویستیەوە پێشوازیان لێ دەکەن و هەرکە گوێیان لە ئۆتۆمبیلەکەیان دەبێت بە پیریانەوە دەچن. گروپەکەمان زۆرە لە فەیسا، ینی کۆمەڵێک وابزانام 2000 زیاترە بێ، بەڵام ئەوەی کە چالاکە هەموو 6 ئەندامێکمانە کە چالاکن هاوکاری بێ بەرامبەر هاوکاری ئەم ئاژەڵە بێلانانەکەین و خواردنیان بۆێنین. ئیتر کەڕەتی وای ئەگەر مەجالمان هەبێ کاتمان هەبێ هەموو ڕۆژێن بۆ لایەن، ئەگەر کاتمان نەبێ ڕۆژە ناڕۆژێکێن بۆ لایەن. خواردن و ئاو ئیتر گۆشت و بە پێویست ئەوەی چی هەبێ بۆیان نەهێنین. گروپەکەمان هەر لە فەیسایە گروپی وەفایەک بۆ ئاژەڵان تقریباً 4-5 مانگە بێەوە دامەزراوە. ئەوانەی کە بێلانن لە دەرەوەی شاری شەمانە ئەڕۆین جاری وایە پێمان دەڵێن لە پێنجوێنەیان لە دەربەنی خانەیە لە چەمچەماڵەیە لە شوێنێکە کە نەخۆشن یان کەس نێ خواردنیان باتێ ئەچین بەهانایەنەوە ئەیان هێنین. هەتاوەکو ئێستا چەند جارێک سەگ هەبووە قاچی شکاوە بردومان عملیاتمان بۆ کردووە قاچیمان بڕیوەتەوە. ئەوانەی نەخۆشە ئەیان بین بۆ فێنتەرنەرەکان لەوێ لە ئۆکس بە تایبەتی هاوکاریمانەکەن بێ بەرامبەر عیلاجیانێنێ پێداویستی. ئیتر اینجا زۆربەی کات ئەم فەسڵە گەنەیان تێن دەرمانی تایبەتیمان هەیە هەموو کارڕێکەکەین فەحسیانەکەن سەیریانەکەن ئەگەر گەنەیان هەبێ و دەرمانیان لێین دایم پێمانە دەرمانێکمان پێ بۆ برینار جاری وا شەڕەکەن قەپاڵە یەکترێ گرن برینارە بن. ئیتر دەرمانێکی تایبەتی خۆی هەیە ئەوانە تیماریانەکەین. ئیتر بە پێویستی خۆشمان لە ئەوەی کە لە توانای خۆمانەیە بۆیانەکەین. تاوەکو ئێستا هیچ کەس یعنی هیچ نە حکوومەت نە ڕێکخراوەکان نە بڵێن حیزبێ یا هەرچی لە هیچ لایەنێک هاوکارێکی وای نەکردوین کە بتوانین بەردەوام بین بە باشی و بە تێر و تەسەلی خزمەتیان بکەین. ئەوانەی مەیکین تا بژین زۆرتر و تا خۆشەویستەکەمان زیاتر بۆوان دەرکەین تا خەڵک نەترسن لێیان زیاترنیشت تا زۆر نەمرن یعنی زۆر بنەوە بێنەوە تا خەڵک کە بیان بینێ خواردنیان بۆ دانێ کە دڵم خۆشە چکەوان ئێمە بڵێ یارمەتیوانیان یان ئەوان نامرن وان دڵان خۆشە بهێن لە ئێمە یان ناترسن لێمان و خەڵک زیاتر هەیە بۆ لایەن ئەگەر ببین ئێمە خواردنیان هێنێ زۆر باشن ئەوان ئەگەر خواردن بێنێ و ئەگەر ئێمە لێرە نەبینیان بڵێ لە وڵاتێک کە بێیان بڵێ لە شوێنێک کە بێ ئەوان دەجاتی ئێمە خواردنیان بنێ و ئەوان بێنەوە لەوێ جاتر یان بڵێ نەمرن لێ. ئەمساڵ بەهۆی وشکە ساڵیەوە ئاژەڵەکانی ژیانیان کەوتۆتە مەترسیەوە. زۆرێکیان لەبەر نەبوونی خواردن و ئاو گیان لە دەست دەدەن. بەڵام بەشێک لە ڕێکخراوەکان و ئاژەڵ دۆستان بەم ڕێگەیە دەیانەوێت هیچ نەبێت ژیانی بەشێک لە ئاژەڵەکان ڕزگار بکەن چونکە ئەوانی ئەستنیان ئەرکی. ڕامیار عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی.